بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا مسلمانانی بەڕێز سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێرناو نیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزانم، لە ئەڵقەی ئەوڕۆ ئەمانەوێ ئامۆژگاریەکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بخەینە ڕوو کەوا بە میهرەبانی و ڕەحمەتی خۆی ئەیەوێ ئێمەی مسلمانان لەگەڵ دەر و دراوسێکانیشمان ڕەحمەت بین، میهرەبانیمان هەبێتن، بە هیچ شێوازێک نەبینە سەرچاوەی ئازاردانیان دەست درێژیکردن بۆ سەر مافیان، کەڕامەتیان، ماڵیان، ناموسیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوێ ئاوا فێرمانکە بەو شێوازە مامەڵە لەگەڵ یەکترا بکەین لەگەڵ دەر و دراوسێ و نزیکی خۆمانە. لە زمانی عەرەبی بەداخەوە ئەڵێ مافی دراوسەکان خەریکە وای لێبێ پێی بڵن حەق ضائع، واتە مافێکە لە بین چووە یان تا ئاسێکی زۆر لە نێو کۆمەڵگا فەرامۆش کراوە، خەڵک بایەخی پێنادا، گوێی پێنادا. زۆربەی خەڵکی ئێستا بەدەستی ئەوە ناڵێنن یعنی ئازاریان پێناگە بەوەی با بڵێن دراوسێکانیان چاکنین لەگەڵیانە. نا، باس لەوە نییە، بەڵکو گرفتەکەیان ئەوەیە کە دراوسەکان سەرچاوەی ئازارن بۆیە. خۆی ئەسڵ ئەوەیە دەبێ دراوسێ سەرچاوەی ڕەحمەت و میهرەبانی بێ، چاکە و چاکەکاری بێ لە بۆ دراوسێ خۆی. بەڵام ئێستا ئەگەر ئەوەش ناکرێ وەکو ئەرکێک، وەکو حەقێک کەوا لەسەر هەمومان پێویستە، لە بەرامبەرە زەرەر و زیانیشمان هەیە لە جاتیەوەی کە چاکەمان هەبێ، کە چاکەشمان نییە خراپەشمان هەیە، کە ئەوە بەڕاستی سەرچاوەیەکی مەترسیە بۆ ژیانی ئینسانەکان. چونکە لە کوردەواری خۆمان ئەڵێ دراوسێ لە باب و برایەک لە ئینسان نزیکترە. جاریوێ باوکی خۆت، براکانی خۆت لە گەڕەکێکی تر لە شارێکی ترن، ڕەنگە ئەگەر هاوارێکت هەبێ خوا نەخواستە زووتر دراوسێکەت پێ ڕابگا یارمەتیت بەدا، نەک باوک و براکەت. ئەگەر دراوسێکی چاک بێ، بێگومان جاریوێ ڕۆڵی زۆر لە خزمی نزیکی خۆت باشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مێژەوە مسلمانانی فێر کردووە، ئاگادار کردووەتەوە ئەگەر مرۆڤی مسلمان لەگەڵ دراوسەکانی خراپ بێ زەرەر بە دین و عەقیدە و ئیمان یەگێنێ. والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ جار سوێن دەخوا، ئەفەرمی والله لا يؤمن، والله لا يؤمن، والله لا يؤمن. سوێن بەخوا ئیمانی تەواو نییە، سوێن بەخوا ئیمانی تەواو نییە، سوێن بەخوا ئیمانی تەواو نییە. قیل من یا رسول الله صلی الله علیه وسلم، وتان چی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ؟ فەرمووی الذي لا يأمن جاره بوائقه، ئەو کەسەی کەوا دراوسەکانی لە خراپەی ئەو ئەمین نییە، لە زەرەر و زیان و ئازاردانی ئەو ئەمین نییە. هەر کەسێ ئاوا بێ پێغەمبەری خوا سێ جار فەرمی والله لا يؤمن. کەواتە پێغەمبەری خوا هەڕەشەکە لەو جۆرە کەسانە. پێغەمبەری خوا ئەیەوێ ئێمە چونکە خۆی ڕەحمەتە للعالەمینە، پەیامەکەی ڕەحمەتە بۆ خوای پەروەردگار، ڕەحمەتی پەروەردگارە بۆ خەڵکی، ئەیەوێ ئێمەش بە هەمان شێوە ڕەحمەت بین لەگەڵ دەر و دراوسێکانە. بەڕێزانم، مەسالەی مەکانەت و پلە و پایەی دراوسێتی هەم لە سەردەمی جاهیلیەت و هەم لە سەردەمی ئیسلام پێگە و پایەی خۆی هەبووە. واتە لە نێو عەرەب پێشی ئیسلامیش دراوسێتی شتێکی مقەدەس بووە، یعنی ڕێز و حرمەت و مەکانەت و پایە و پێگەی خۆی هەبووە. عەرەبی جاهیلی سەردەمی نەفامی پێش ئیسلام مافی دراوسێتیانەدا، ڕێزی دراوسەکانیان ئەگرت، تەنانەت جاریوەیە ئەوەندە ستایش و شانازیانە کرد بە دەر و دراوسێکە خۆیانە لە شعر و هۆنراوەکان ڕەنگی دایەوە، بە شعر و هۆنراوە باسی دەر و دراوسێ خۆیانە کرد. ئەوەش ئاینی ئێمە ئاینێکی بە ویژدانە،
نقطەیەکی چاکە بێ خاڵێکی ئیجابی هەبێ ئەگەر هی سەردەمی جاهیلیەتیش بێ ئەڵێ خاڵی ئیجابی هەبووە لە سەردەمی جاهیلی ئەڵێ مسلمانان دەستی پێوە بگرنەوە خاڵی جوان هەر جوانە حکمت ضاڵەی ئینسانی ئیماندارە لە هەر شوێ بیدۆزیەوە تۆ لە هەموو کەس ئەولاتری کەوا دەستی بۆ بیر بەکاری بێنی ئەگەر سەردەمی جاهیلیش شتێکی جوانیان هەبێ بەردەوام بە لەسەری تۆش بەکاری بێنە هیچ ئیشکالێکی تێدا نیە بەڕێزەکانم جا ابن عباس قال عن رازي به أفرمه 3 أخلاق كانت في الجاهلية مستحبة والمسلمون أولى بها سيخ الروشتي جوان هن لسردمي نفاميها هبون مسلمانان أولاترن كأسا جيب جيبكن بردوان بن لسريانا خاوني بن يشان لو نزل بهم ضيف لاجتهدوا في بره أقميواني كان هات بايا زۆر خۆیان ماندوو دەکرد لە ڕێزگرتن و ڕێزداری و میوانداری کردنی یعنی بێحەد خۆیان ماندوو دەکرد لە ڕێزگرتن و خزمەتکردنی میوان ئەڵێ ئەو سیفەتە سەردەمی جاهیلی هەبوو با مسلمانانیش ئەولاترن کە لە ئێستا هەیان بێتن ئەگەر دەرو دراوسێ میوانێکیان هەیە ڕێزی میوانی خۆیان بگرن پێغەمبەریش وای فەرمووە سەلامی خوا لەسەر بێت وخاڵی دووەم لو كانت لواحد منهم امرأة كبرت عنده لا يطلقها ويمسكها مخافة أن تضيع ضل أجر كسك بيابك أفرتك بتمني للا هبوايا بسالات شو بتمن وايا ناتشو ده يقول تازه كلكي نما طلاقي دمو دسي لي أكمو نا ده يقول تو أفرت لقلب مندوبه وفاء أبي منش لكاتي أجر كلكي شي نما بي أجر بسالات شوش بي أبي من أقام لي بي نازل راب قرم ڕێزی ئەو ئافرەتەی دەگرت لە کاتی بە ساڵات تووشە فەرمیوە سەردەمی جاهیلیە ئەو ئەخلاقە جوانە هەبوو مسلمانان ئەولاترن کە هەیان بێت هەتا ئافرەتەکەی چاکە و بە دڵی پێخۆشە ڕێزی بگری لە لای خۆی بێتە دوایتر بچی وڵات کەلکی نما و تەلاقی بدا کە سوپاس بۆ خۆت تا ئێستاشی لەگەڵدا بێ ئەو ڕەوشتە جوانە هەر لە لای ئێمەش ماوە سوپاس بۆ خۆ بە زیادەوەش خاڵی سێم إذا لحق بجاره دين أو أصابه شتت أو جهد اجتهدوا حتى يقضوا دينه وأخرجوا من تلك الشدة أجزاني بان دراوسي وجيرانك يعني قرزار بوتوا قرزك كوتوت سر يعني توشي قرفتك دارمانك أبوري قرفتك شيشيك بوا نارحتيك بوا هميان كود بونو دراوسي كان بەهەمیان قەرزەکەیان بۆ ئەداوە و لەو ناڕەحەتی ڕزگاریانە کرد ئەفەرمێ و سیفەتە جوانەشیان هەبوو زەرور وایە مسلمانان ئەولاتر بن سەیەکەن ئیبن عەباس باسی کوێ دەکات باسی خەڵکێک دەکات کە کافر بووە مشریک بووە بەڵام ئەو خەسەتە جوانیان هەبووە سیر کە خەڵکێک هەیە ئێستا مسلمانە بەداخەواڵم خۆی خاوەنێ و ڕەوشتە جوانانە نییە بەخۆشی ئەڵێ مسلمان لەگەڵ دراوسەکانی بەو شێوازە نییە کاتێک کە ئیسلام هات حق و مافی دراوسێتی تەواو جێگر کرد و خەڵکی بۆ هاندا و وای لێ کرد دراوسێتی بە مافێکی دانە وەکو مافی قەرابەت و نزیکایەتی کە ئینسان چۆن برایەکی لە تەنیشت خۆی بێ ئامۆزایەکی لە تەنیشت خۆی بێ و دراوسێ بێ دراوسێتی وەکو ئەو حەقێکی وای دانا ئیسلامەتی حتا بابەتی مەسەلەی میرات هاتە گۆڕێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه جبريل هات سلامي خوالة سبي آموشگاری کردم سبارت درو دراوسی آگاتان لدراوسی خوتان بي دڵێ والله ئەوەن دە ئامۆژگاری کردم و دوو پاتی کردەوە تا گومانی وان بۆ دروست بوود دەبێ میراتی لە یەکتر ببن میراتی لە یەکتر بن دراوسێکان چێن میرات لە یەکتر دەبن مەگەر کەسێک کە لە پشتی خۆتە نەسەبی خۆتە بابە برایە دایکە خوشکە کەسە نزیکەکانی خۆتە کەواتە دراوسێ لەو ڕیزانەیە یان منافەسەی چێبەرچێ ئەکە لەگەڵ و کەسە نزیکانی خۆت زانانە فەرموون سێ جۆر دراوسی هەن دراوسێک هەیە تەنها مافێکی هەیە ئیوا هەیە دوو مافی هەیە ئیوا هەیە سێ مافی هەیە سیر کرد ئەو دراوسەی کە تەنها مافێکی هەیە کەسێکی موسڵمان نییە هەر دینێک و هەر بیر و باوەڕێکی ترە لە دراوسێت وە مافی دراوسێتی هەیە ئێستا پڕ بە زمان هاوارەکەن
پێکەوە ژیان و نازانم چی بەڕێزانم ئیسلام ئێمەی فێری پێکەوە ژیان کردووە پێت ئەڵێ ئەگەر دراوسێکەت موسڵمانیش نەبووە بێ حەقی دراوسێتی ئەگەر حەقی دینیشی لەسەر تۆ نییە حەقی خزمەتیشی لەسەر تۆ نییە بەس حەقی دراوسێتی لەسەر تۆیە دەبێ ئاگات لێبێ ئەوەی دووەمیان کە دوو مافی بەسەرتەوەیە تەن موسڵمانە لە دیندا براتە بەڵام هیچ خزمەتێکرد لەگەڵ نییە دراوسێشتە واتە دوو مافە ئەوەی سێمە هەم دراوسێتە هەم موسڵمانە و هەمیش خزمتە سێ مافی بەسەرتەوەیە ئەبێ هەر سێ مافەکە ڕەچاو بکەیت لە ئیسلامدا بەڕێزانم دراوسێ پلەپایەی زۆر مەزنی هەیە زۆر لە ئاەتەکانی قورئان و دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبارەت بە مافی دراوسێ ڕێز و حرمەتی دراوسێ پایە و پێگەی دراوسێ هاتوون لە قورئان و سونەتە خدای مەزن جەل جەلاله لە قورئانە لە سوورەتی النساء أفرمي وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والجار ذي القربى والجار الجنب خواهي قورا باسي إيمان دارانك كتشاكيان لقل چند خلقك پيويسته هيان بي دايكو باوچيان سرطا مروفي چاكن لقل دايكو باوچيان دو اواني خزمون نزيكي خوانن سي باو او مندالو بێ باوکانەی کەوا بێنازن بێ باوکن و هەروەها ئەلمەساکین خەڵکی هەژار و داما و گەدا و هەروەها دراوسەی کەوا ئینسان جۆرێک لە خزمەتی لەگەڵی هەیە جاری ذی القوربا لەگەڵ ئەوەیتی جاری الجنوب مەبەستی کەوا هیچ خزمەتیش لەگەڵ نییە بەڵام دراوسێتە ئەبێ ئاگای لەوانیش بێت چاک بێ لەگەڵ ئەوانیشە خوای گەورە ئەفەرمێت جەل جەلاله و هەروەها پیغمبری خواه صلی الله علیه وسلم پیش ئێستا فرمودەکەمان خوێندەوە فەرمووی ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه ابن عمر خوای لێ ڕازی بێ فەرمێ چوومە ماڵێ ئەلی ئەگەڕنەوە دەڵێن هاتەوە ماڵی ابن عمر واتە عەبدوڵای کوڕی ئیمامی عمر خوا لێیان ڕازی بێ مەڕێکیان کوژبەوە کە هاتەوە فەرمووی ئایا بە دیاریتان گۆشت بردووە بۆ ماڵە ئەو ماڵە دراوسەی جوولەکەمان بە دیاریتان بردووە بەشی دراوسێکەتان بردووە دراوسەی ئێمە ماڵە جوولەکەکە دووسێ جار دووپاتی کردەوە تەکیدی کردەوە چونکە فەرمووی دوایە سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول جملة پیغمبری خواب و سلامی خواه لسبب فرموی ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه جا خود ئەو جاڕی کە باسی کردووە نەیک فەرمووە ئیماندار بێ بەس یان خزمتێ مهم دراوسێت بێ بۆیە ئەوە تەکیدیانە کردووە مەڕێکیان کوشتوتەوە بەشی دراوسەیەکیان داوە کە جوولەکەشە ئەوە پێکەوە ژیانە بەڕێزەکان مەو ئینسانیەت کە ئێمە لە ئیسلام فێر بووین ئیسلام پێمان ئەڵێ دەبێ ناموسی بپارێزی ماڵی بپارێزی کەڕامەتی بپارێزی وەڵڵاهی ئەگەر جوولەکەیەک مەسیحیە کە ئەهلی ذیممەیە هاوپەیمانە لە وڵاتی تۆ دانیشتیوە لە دراوسێ تۆ هەیە بیکوژی خوا نەخواسە لە هەر شوێنەکان وەڵڵاهی بۆنی بەهەشتیش ناکرد أبو هريرة فرمي خوالي رازي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرموديك فرموي من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره كسب باوري بخوا والروجي دواي هيا بآزاري دراوسي كاني ندى آزاري دراوسي كي ندى در روايتك مسلمة فرمي فليحسن إلى جاري باچاكا كار بيلقل دراوسي كي وهروها پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لفرموديكي ترى فرمي يا نساء المسلمات أي أفرتان مصمان لا تحقرن جارة لجارتها بچاوي كم سوق دراوسي تماشي دراوسي نكات بمعنى الله كرزي دراوسي بقرن بتايبتي الجنان أموشقاري أفرتاني شكدو پیغمبر إخوة صلى الله عليه وسلم خاتو عائشة الله قلتم أي پیغمبر إخوة إن لي جارين من دو دراوسيم هيا فإلى أيهما أهدي دياريا كانم بو كاميان فرمي إلى أقربهما منك بابا كاميان درجي لتو نزكتران دراوسيشي نزكتران لتو يعني ببيت تواني خد
کامەیان دەرکیان لە تۆ نزیکترا وانە ئەولاترن بە چاکەی تۆ لەگەڵیانە ئەنجا دیاری بۆ ئەبەی شتێکی بۆ ئەبەی هەتا کۆتایی والله لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر پیاوێک بچێت زینا لەگەڵ دە ئافرەت بکات لە لای خوا ئاسانترە لەوەی کەوا زینا لەگەڵ ئافرەتی دراوسێکەی خۆی بکات ناموسی دراوسەکانی والله ئینسان بچێ دزی لە دە ماڵ بکە ئەهوەنترە لای خوای گەورەکەوا بچێ دزی لە جیرانی خۆی بکات ئەوە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یا ربی خوای گەورە لە گوناهمان خۆش بیت خوای پروردگار هیدایەتمان بدەیت خوای پروردگار برایەتی و تەبایی و ئارامی بخەیتە نێو ڕیزەکانمان خۆشەویست بین خوای لەگەڵ یەکترە خوای پروردگار عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمان قبوڵ بکەی سەرفراز و پارێزراوی دنیا و دوا ڕۆژمان بکەی ئینشاء الله تعالى والسلام عليكم ورحمة الله وبركاته